وڵاتی بنەماکانی ئازادی و یەکسانی و برایەتی و یەکەمین شۆڕشی لیبراڵیەت و عەلمانیەت کە شانازی بە ئیلهامبەخشی جاڕنامەی گەردوونی مافەکانی مرۆڤ دەکات. سەرەڕای هەبوونی مۆزەخانەی کە لەسەری شۆڕژگێڕانی گەلانی ژێردەستەی، بەڵام هەرگیز بە ئەندازی ئەمڕۆی گیرۆدەی پەتا و تێراوێی پەڕگیری و ڕەگەزپەرستی نەبووە. بە تایبەتی عەلمانیەتی دژە ئیسلام لە وڵاتەدا بووەتە دیاردەیەکی ترسناک و ناوبانگی وڵاتی لە لای گەلانی موسڵمان لەکەدار کردووە و متمانەیان بە سیاسەتەکانی فەڕەنسا نەماوە. لە دوای تۆمەتبارکردنی بە ناکارامەیی و سەرنەکەوتنی لە دەرکردنی زانای ئاینی حەسەن ئیکویسن کە لەلایەن پەڕگیرانەوە کراوەتە دوژمنی کۆماری فەڕەنسا، وەزیری ناوخۆی ئەو وڵاتە دەیەوێت لیستێکی زانایانی موسڵمان لە سەرانسەری فەڕەنسادا ئامادە بکات و لە وڵاتە دووریان بخاتەوە. لەوبارەیەوە پێگەی میدیا پارت دەڵێت ئاگادار کراوەتەوە لەوەی جیڕالدارمانانی وەزیری ناوخۆ ژمارەیەکی زۆر لە پێشنوێژی مزگەوتەکانی بۆ دوورخستنەوە لە فەڕەنسا دیاری کردووە کە تەنانەت سەرۆکی پێشووی یەکێتی ڕێکخراوە ئیسلامیەکانی فەڕەنسا کە هاوپەیمانی مێژووی وەزارەتی ناوخۆی ئەو وڵاتێ لە نێو لیستەکەدایە. لەوبارەوە لی و سیرا لە لێکۆڵینەوەیەکدا کە بۆ پێگەکەی ئامادە کردووە ئاماژەی بەوە داوە کە دارمانان پەسنی بڕیاری ئەنجومەنی دەوڵەتی کردووە کە لەمە دوا دەکرێت کەسێک لە وڵات دوور بخرێتەوە با لە فەڕەنساش لەدایک بوو بێت و خاوەنی هاوسەر و منداڵی ئەو وڵاتەش بێت. لەوبارەیەوە وەزیری ناوبراو دەڵێت لە سەردەمی سەرۆک ئیمانوێل ماکرۆندا 734 کەسی توندڕە و لە وڵاتەکەی دوور خراونەتەوە کە 72 کەسیان لە 7 مانگی ڕابردوودا بووە. لای خۆیەوە مەی لویسی سیمۆنی پارێزەری حەسەنی کوێسن ڕەخنەی لەو ڕاوەدوونانانە گرت و بە سیاسەتی نیشاندانی ماسوولکەی جیڕالدارمانانی ناوبرد کە دەیەوێت نواندن بکات، چونکە دەیەوێت هێرشەکانی لە بەردەمی کامێراکاندا ئەنجام بدات و پیاوانی ئاینی بە ئامانجگیرا و بە کەلەپچۆ نیشانی کەناڵەکانی ڕاگەیاندن بدات کە تا ئەمڕۆ تێیدا سەرکەوتوو نەبووە. وەکو دەردەکەوێت تەنانەت ئەو ڕێکخراوە ئیسلامیانەشی بەناوبانگن لە پشتیوانیکردنی ماکرۆندا و دەنگیان بۆ داوە کراونەتە ئامانج سەرەڕای ئەوەی هاوپەیمانی مێژوویی حکوومەتی فەڕەنسان. ئەم جۆرە ڕەفتارانەی فەڕەنسایە بووەتە هۆکاری دژایەتی پێگەی وڵاتەکە و پاشەخشەی تەوژمی فرانکفۆنی لە باکوور و خۆراوای ئەفریقا کە ماکرۆن ناتوانێت لە نێوان شەپۆلی بەهێزی ڕەگەزپەرستی وڵاتەکەی و دۆستایەتی گەلاندا ڕایاڵێکی گونجاو دروست بکات. بۆیە پاشەخشەکەی بە قازانجی پەلهاویشتنی زیاتری تورکیا و رووسیا و چین تەواو بووە.